بەڵێ ئەو جلوبەرگە ئیشی ئێستام نییە ئیشی پێشتریشمە ئەو کاتی کە دەوامیشم دەکرد لە زانکۆی ئەوانەمان هەرە بوو هەتا نردومانە بۆ سینیش لەوێژ ئەو دەورەی بینیوە خۆی پیشانداوە جلوبەرگەی شتێکی زۆر گرنگە لەبەرەوەی مۆرکێکی کوردەواری پێوەیە هەمیشە عادەتەن خەڵکی منتیقی خۆشمان شوێنێ و بەشی پشدەری ژنەکانیشی هەتا ئێستا لە ناو ماڵەشە جلی کوردی لەبەر دەکەن یعنی لە بۆ ئیشی دەرەوە بۆ ئیشی ماڵەوە جلی کوردی لە لای خۆمان هەر زۆر گرنگ باەکی جوانی هەیە لە چاو بەڵێ ئەگەر باسێکی خواردنە کوردەواریەکانم بۆ بکەی ئەمڕۆ چۆن چیتان هێنا بوو چیتان خوارد بەداخەوە مەدرەن کاتین بە حکمیەوەی کە منداکم نەخۆشە و دووەمیش باران بوو ئەمە درەنگ کاتین دوای ناخواردنەکەی هاتینە دەرێ بەس ئەوە شتێکی عامانی ئاشکرایە کە پشدەر بە خواردن و میوانداری ئەوە زۆر بەناوبانگە بێگومان کە خواردنەکانیان تایبەتە خزمی شوێنێش دایمە جیاوازن پێم وایە بە لە چاو ناوچەکانی ترکە زۆر میوان دۆستن بەڵێ ڕاست دەکەی بێگومان ناوبانگیانەیە کە کوتت پشدەری یعنی میوانداری میوان دۆستی پورێگان چۆنی؟ سەرچاوەکە ماوەسا بەخێر بێنی ئەخوا سەرچاوانە پورێت چۆنە هاتووی بۆ بەهارەگەشی گوندی شوێنەیە چی وای کرد ئەمڕۆ بەشداربی لێرە؟ وەڵڵاهی جا گوندی شوێنێ تایبەتی خۆی هەیە وەنیە هەموون پێ دڵخۆشین خەڵکی گوندەکەن لە ئەسڵداوایە؟ بەڵێ وەڵڵا جا ئەو یەکەم جاریشە ئەگە باسی خواردنە کوردەواریەکانم بە بکەی باسی ئەو خواردنانە بکەی کە ئەمڕۆ هێناوتانە چیتان وەڵڵی بریانین هێنا بۆ ئاشن هێنا بۆ ئەو شتانە ئەو ڕۆجەوەکەی زۆر گونجاونە بۆ ڕەنگە خەڵکێک دایان و ڕەنگە هەر نەکرێ چۆن بوو هاتن چۆن بڕیارتاندا بێن وەڵڵاهی جا بە دەردی دەلێ هەر پێن خۆش بۆ بین بۆ ئەو ڕۆژەی تۆ لە کێوە هاتووی؟ وەڵام منیش لە دووبەی هاتووم گوندی دووبێ بەڵێ دووبەی قەستی دووبەی گەورە نا ئەوە گوندێکەیە بە ناوی دووبێ بەسان دووبەی شەیە ئەوە دووبێ قەستی پێ دەڵێن شوێنەی نییە ینی بووی شوێنەی ڕاستەقینە توی مادەمایە ئارەوەڵە ئەوە دڵێ نازانم هاوسەرگیر لەکوێ کرد بێ دەبێ خەڵکی و شوێنەیە تۆش من لە قەڵازێ بووم جا هاوسەرگیریم کرد لە دووبێ گوندی دووبێ بوو ئەو ڕۆژی شوێنێ دیاریکرا بەڕاستی زۆر خۆشە هیوادارم هەموو ساڵێک ئاوە ڕۆژێکی ئاوە تایبەت هەبێ بۆ شوێنیان گوندەکەی ئێوە نیازینە سازکە ئەمن لە گوند نیم مەبەسم گوندی دووبێ جا گوندی دووبێش هەر شوێنیینە هەموو پێکەوەنە چۆنە هاتووی بەشداری لە بەهارەگەشتی گوندی شوێنێ وڵی خۆشحاڵین ئەوڕۆ ئێجەوەکەشی خۆشە ئیشاڵە هەموو ساڵە بە خۆشی دووبارە بێتەوە خۆشە خواردنوشتیوە ئەتۆ کابان بوویان هەرداکرد لیناوە وڵا داکم لیناوە بەس هەمومان هەر خەریک بۆ خۆل نەداوە وڵی بڵێم سی هەر لە ماڵش داکم کابانە تۆ گوێ نادێ ئەمن ئیشەکانی کە دەکەم وەڵام مامۆستا دەبێت توش بەردەوام بی مامۆستا باسێکی بەهارە گەشتەکەم بۆ بکەی یەکەم جارتە بەشداربی بۆ نمونە لە شوێنەکانی تریش هەیەیان بەهارە گەشتانە سازکراون تەنها بۆی شوێنە بەشداری کردویان بۆ شوێنەکانی ترچووی وڵی هەر بۆی شوێنە بەشدارم کردووە بەس خۆشە هەموو ساڵە دووبارە بێتەوە زیاتر یەکتری دەناسیینها بڵێنەوەکان پێم شتێکی باشە دووبارە ڕووی کللتوری کوردەواری و دابنێریتەکان ئێستا دەبین خەڵکێکی زۆر بەجلی کوردیەوە هاتووە بەڵێ بۆ ئەوە بە کوردی بەڵێ وایە بۆ ئەوەش زیندوو دەبێتەوە ها بڵێنەوەکان منداڵەکان زیاتر باشە شتێکی باش ئەڵە چۆن هاتووی بۆ بەهارەگەشتی گوندی شوێنەیە وەڵڵی لەگەڵ ئەو خزمانە هاتووینە بۆ نوێیکەینەوە گوندەکەی و ئەو زاڵەکەینێ و ئەوە هاتووین لەکوێوە هاتوو خاڵێکگەن قەڵازێەوە لە قەڵازێەوە تا چەند پێت خۆشە ئەو بەهارەگەشانە ساز بکرێن وەڵڵی هەموو دەمە پێمان خۆشە ساز بکردن ئەو گوندانە
خۆی سەفرەی خۆ بەخۆ و خزمایەتی هەر کراوە و دەشکرێت کۆ دەبێتەوە هەمووی ئەو ئاگە گشتگیر بێت ئێوە هەموو یەکزی دەناسی و یەکزی پێک شاد دەبێتەوە و ئابەوانە خۆشە دەنا کابلە دووری وڵاتە کەس نازانی لەکوێوەیە ئێستا ئەمە خەڵکی هەڵشۆین و هاتوون هێرە نێو شوێنیان ئەلێرە هەموو خزماتی ئەوەیە مەسەلەکەی چۆن دڵی گەنجەکان بە تایبەتی زانیاریان نییە شارەزانین بەرامبەر بە بەشێک لە گوندەکان یاخود لە خەڵکەکەی یەکدی ناناسنەوە وەڵڵاهی دەبێت بکرێن خەڵکەکەی بناسنەوە گوندەکەس بزانن وە نەبێ بڵێن یەکجێ ناناسین و ئەوەی دەکەین دەبێ ئەو ئێمە دەمرین ئێمە نامێنین ئەوە بۆ گەنجەکانە بەڵێ زۆر سپاس بەخێر بێن بۆ خۆی منار خۆم خەڵکی شوێنیەمە بۆ خۆم خەڵکی گوندەکەمە ئەمڕۆ دیارە ئەو ساڵ یەکەم ساڵی فیستیڤالەکەمانە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕوویەوەی کە خزماتن نوێبوونەوەی خزمایەتەکەمان چکە ڕەنگە گەنجمان هەبێت تا ئێستا یەکتر نەناسی ڕەنگە خزمان هەبێ لە شارێکی تر بێت تا ئێستا یەکترمان لەبینێ بەڵام ئەوە هەم وەکو خزماتێک نوێبوونەوەی خزمایەتەکە و هەروەها لەک نزیکبوون و ناسینی کەسەکان و لە شارێکەوە بۆ شارێکی تر و بەڵاستیم بە شتێکی باشی دەزانم نەکرد لە دوورەوە هات بەڵە بەڵێ هەم وەکو میوانی شاتەوە هەم خەڵکی گوندەکەشمان هەیە لە حەجاوە هاتووە لە دووتری شاتوە ڕانیە هاتووە لە شارەکانی تری شاتووە بەگشتی شوێنە یەکەم جاریەتی یەکەم ساڵێتی ئەم شتە ئەم دەست پێشخەریە بکات خەڵکی گوند تا چەند بەدەم پێشوازیان کردووە لەم بەهارەگەشە و خەڵک هاتووە بەڵێ ئەرەوەڵا بەڵاستی جێگای دەستخۆشیە هەمیان ئەرەوەڵا ئامادەیان تێدا بۆ خزمەتی هەمیان هاتوون زۆر نامی چی هەیە دوانی ڕۆ ئەم دوانی ڕۆ چی بکەن وڵی دوای نیوڕۆ وابزانام هێندێک کار و چالاکییان هەیە ڕاستی نازانم من خۆم هەرچەندیشە بەشداریشم لە ئەوەکەی بەڵام لە بەرەوەی میوانم هەنە بە خۆم هاتوومەوە بۆ ئێرە بەڵام لە تۆش مامۆستا بەخێر بێ چۆن ئەمڕۆ هاتووی بۆ بەهارەگەشتی گوندی شوێنێ و بەشداریت کردووە وڵای ئێمە وەکو خەڵکی شوێنێ و گوندی شوێنێ بەشدار بووین لە ڕۆژی شوێنێ و بەهارەگەشتی شوێنێ بە خۆشحاڵیەوە ڕۆژی گوندەکەمان دەکەینەوە خۆشحاڵین کە لێرە لەگەڵ خزم و دۆستان بەشدارین بەخێرات نیەوەی بەڕێزیش دەکەین بەڕێزی تا چەندە گرنگە ئەم جۆرە بەهارەگەشانە ساز بکرێن لە گوندەکاندا بەتابەت شوێنێک کە یەکەم جارێت سازی بکە بێگومانە بەهارەگەشتانە گرنگن بۆ هەموو گوندێک بۆ هەموو عشیرەتێک بۆ هەموو گەل و هۆزێک بۆچی چونکە نەوەی نوێ کاتێک کە پێدەگات لەوانەیە زۆرێک لە هاوپیشە ئاو گوندەکانی خۆی هاو عشیرەتەکانی خۆی نەناسێت بەهۆی ئەو کۆبوونەوەیەوە لەوانەیە زۆربەی زۆریان تێکەڵ بوون بن بە هاو سەفەر و هاوڕێگا یەکتری و ڕەفیقی یەکتری خەڵکێکەیە خەڵکی شوێنەیە بەڵام لێرە نەماوە ئێستا هەیە بینی بێت کە خەڵک لە دوورەوە هات بێ بۆ ئێرە زۆریان بۆ نمونە ئێستاوی ئەوڕۆم دیتومانن لە سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون زۆربەی کە بینیومانن لە ڕۆژهەڵاتەوە بەڵێ ئەوانەی بەریتانیا کە گەڕاونەوە ئەوانە هاتوون بۆ ئێرە زۆریش خۆشحاڵی خۆیان دەربڕیوە کە بەهارەگەشتێک بۆ گوندەکەمان ڕێکخراوە و هەمویان بێکەوە کۆبوونەتەوە یەکتریان ناسیوە سپاس مەمنون خۆش بین لەکوێوە هاتووی چۆنە بەشداری کردو لە بەهارەگەشتی گوندی شوێنێ وەڵایی خۆم خەڵکی قەڵازێمە تر بنەماڵەکەمان خەڵکی شوێنەیە و خەڵکی ڕەسەنی شوێنەیە ترم ڕۆژکۆبوونەوەیەکی جوانی خەڵکی گوندی شوێنەیە گوندی شوێنێ گوندێکی جوانە و مێژوویەکی جوانی هەیە مێژوویەکی شۆڕژگێر هەیە لە ماوەی دروستبوونیدا هەر لە سەرەتای لە سەردەمی بەحسەوە هەتاوەکو کاتی داعش بەڵە ڕژەمی بەعس و هەروەها چەند گرنگە گەنجەکان چۆن دەڵێ بارودۆخی گوندەکانیان نەبینەوە با بڵێن بەشێکی زۆریان ئەوانەی کە لە شارەکانن بارودۆخی گوندەکانیان نەبینیوە تا چەند گرنگە ئەم جۆرە کللتورە کوردەوارەیە ساڵانە نوێ بکرێتەوە و زیندوو بکرێتەوە ئەکیید زۆر گرنگە بە تایبەتی بۆ گوندەکان چکە ئێمەی گەنج ڕەنگە من عیلەکەی خۆم و خێزانەکەی خۆم خزانێکی کولتوری بێ ئاگادار بم لە نزیکەوە بەڵام خەڵکی تر کامڕۆ کۆیان کردوونەتەوە شارەزا بوون چەند شعرێکی جوانیان خوێندێتەوە باسی مێژووی گوندی شوێنیان کردووە کە لە سەردەمی بەعزدا هەڵەن نەبم لەکێک لە ساڵەکانە کە مێژوویەکی زۆر جوانی هەیە کە گوندی شوێنی ناوی بانی بەشە نەڕاڵی بەفر بەناوبانگە لە بەروی ساڵی بەفرە زۆرەکە کە ڕژەمی بەعز قەواتێکی زۆری بۆ نردبەوەی لە ناوی بەرێ بەڵام خۆشبەختانە هینی خۆی ڕنگ ئەگەر باسێکی جلی کوردین بۆ بکە ساتۆ بە جلێکی ئاڵواڵاوە بە جلێک کوردیەوە هەر بۆ ئەم بۆنانە جلی کوردی دەپۆشیانە وەک کرد لە ماڵش ئەکید جلی کوردی جلێکی نەتەوەی زۆر جوانە لە هەموو بۆنە تایبەتێکخاندا بەڵێ دەیپۆش حەسەن زەرورە خاتونەکانی هاوتەمەنت
و خاتونەکانی کە چۆن دەڵێ ئەو مۆرکە جوانەی کوردەواری بپارێزن. ئەکییت ئێستا هەمومان دیبینین هەموو خاتونەکان جلی کوردیان لەبەرە و جلی کوردی شتێکی جوانە و مێژووی مۆرکی نەتەوەی کوردیە. ئەگەر تۆ یەکێک بی لە ئەندامەکانی ئەم گروپەی کە ئەم هینیاندانەوە ئەم بەهارە گەشتیان ڕێخستووە پێشنیارت چی دەبێت بۆ ساڵی داهات؟ وڵای خۆم کەمێک درەنگ هاتم ئاگام لە ئینەکانی نەبوو بەڵام مێژوەکەی زۆر بە جوانی دەخوێنمەوە هانی خەڵکەکەی دەدەم کە هینێکی نەتەوەی نیشتیمانیان لە دڵدا هەبێم مێژووی هەنێک شتی کولتوری دەست ڕنگینی کولتوری چکە خەڵکێکی دەست ڕنگینە و ئەوەشیان ساز دەکەن. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش بەخێر بن سەر. باز مرێمەگە باسێکی و بەهارە گەشتم بۆ بکەیت چۆنە بەشداری کردن؟ وەڵی بەشدارێکی چاکەمان کردووە زۆر خۆشە بەهارێکی خۆشە شوێنی هەموو گرتوون هەموو یەکێتی هەمووی پێکەوە هاوشانن شاوشانی یەکترن دەستخۆشیان لێ دەکەین دەستخۆشی لە سەلام حەسەن ماساویش دەکەین. کاک سەلام دەستخۆشی باز مرێمەگەر باسێکیەوەم بۆ بکەیت کۆن و ئێستا با بڵێن ڕابردوو چەند 15 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستا جیاوازی هەیە لە خزمەتی و پەیوەندی خزمەتی؟ بەڵێ پێشتر جیاواز پێشتر باشتر بوو خەڵکی گرتووتر خەڵک کاڵ بۆ تۆ خەڵکی سە کەس ناشتە ماڵی کەس هەر هیچ شوێن جاران شوێنیە چەند خۆش بوو هەمووی پێکەوە هەموو یەک حاشر وای کردووە کە ئەم پەیوەندی کاڵ موبایل تەلەفۆن ئارێ وەڵا بەڵا ئارێ وەڵا ئەو وای کردووە بەڵێ ئەرێ وەڵا ئەو هیچ خزم هیچ زۆستاتی واشناتی نێشتووە هەمووی بە موبایل کەس هیچ شتێک نەما کردم